پشت فڕێدانی منداڵێکی تەمەن 6 مانگ لە گەڕەکێکی شاری سلێمانی چی بوو؟ کێ منداڵەکەی فڕێداوە و هۆکاری فڕێدانەکەی چی بووە؟ ئەی بۆچی پووری منداڵەکە دەستگیر کراوە؟ ئێستا منداڵەکە لەکوێیە؟ پۆلیسی سلێمانی چی دەڵێ لەبارەی ئەو ڕووداوەوە؟ لەگەڵمان بن پلەی هەموو ئەم زانیاریانە ئاشکرا دەکات. بەرەبەیانی ڕۆژی شەممە لە گەڕەکی شێخانی شاری سلێمانی منداڵێکی تەمەن 6 مانگ لە ماڵێکی چۆڵدا بە فڕێدراوی دۆزرایەوە. دراوسەکانی ئەو ماڵە دەگەڕنەوە و دەڵێن گوێمان لە گریانی منداڵێک بووە و لەو ماڵەدا بەدەم گریانەکەوە چوین. بینیمان کە منداڵێکی کچە و لەسەر زەویەکە فڕێدراوە. دوای ئاگادارکردنەوەیان تیمە فریاگوزاریەکان و هێزەکانی پۆلیسی سلێمانی گەیشتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەکان دەستی پێکرد. لەو بارەیەوە نەقیب سەرکەوت ئەحمەد بەڕێوەبەری بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای سلێمانی بە پلەی وت دایک و باوکی منداڵەکە بە ناسنامە عەرەبن و کێشەیان هەبووە و منداڵەکەیان لای دایک و برا و خوشکی باوکەکە داناوە کە دانیشتووی شاری سلێمانین. پووری منداڵەکە کە خوشکی باوکەکە دەکات و بە پێی زانیاریە سەرەتایەکان وا دەردەکەوێت کە نەخۆشی دەرونی هەبێت. منداڵەکەی هەڵگرتووە و لەناو خانوویەکی چۆڵدا بەجێی هێشتووە. نەقیب سەرکەوت وتیشی پووری منداڵەکە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر کراوە و لێکۆڵینەوەکان بەردەوامن. پلەی زانیوێتی لە ئێستادا منداڵەکە لە خانەی بێسەرپەرشتانە لە شاری سلێمانی.